پشتگوێخستنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و گرنگی پێنەدانی بە بیانووی قەیرانی دارایی هاوڵاتیانی نیگەران و بێزار کردووە. چالاکان و هاوڵاتیانی ئیدارەی سربەخۆی سۆران دەپرسن بۆچی لە نەخۆشخانە و نۆرینگە تایبەتەکان بە پارە هەموو شتێک دەست دەکەوێت، کەچی لە نەخۆشخانە حکوومیەکانی کەرتی گشتی نەخۆش و هاوڵاتی فەرامۆش دەکرێت و ناچار بەڕووکردنە کەرتی تایبەت دەکرێت. دەڤەری سۆرانیش بێگومان کەم و کورتی یەکجار زۆر هەیە، خەڵکێکی زۆر سەردانی هەولێر و هەروە ئەو شوێنانی کە بە عملیاتی تایبەت یانە چارەسەری تایبەتیان بۆکرێت بە پارەیەکی زۆر و خەڵکێکی زۆر هەژار ناچار بەوەی کە بچێت عملیات و نەشتەرگەریەکانی خۆیان لەو شوێنانە بکەن کە بە پارەیە یاخود شیعیان هەر زۆر هۆکاری دیکە هەیە کە خەڵک ناچارێکرێت کە بە پارە بیگرێت. بۆیە پێویستەکات ئەم دەڤەرە بەڕاستی گرنگی زیاتری پێ بدرێت لە ڕووی تەندروستی بۆ ئەو کەم و کورتیانە پڕ بکرێت و چیتر خەڵک سەردانی هەولێر و یان شارەکانی دیکە نەکا بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانیان. زۆر جار دەرمانەکان کە دەرمانی پێویست لە ناو نەخۆشخانەکاندا نییە، دەبێت خەڵک بێتە دەرەوە بکرێت. لە ئێستادا زیاتر گرنگی بە نەخۆشخانە ئەهلیەکان ئەدرێ. نەخۆشخانە ئەهلیەکانیش لە توانای هەموو خەڵکدا نییە، خەڵک بارگرانکی زۆری بۆ دروست بووە، یانش لە لایکی دیوە زۆر جار کە شتێکی کەم هەیە، ینی نەخۆش ئەوەندە گرنگ نییە، ئەوەندەی نەخۆشەکەی گرنگ نییە ڕەوانەی هەولێر دەکرێت یان ڕەوانەی شوێنەکانی تر دەکرێت. بەنسبەت کەرتی تەندروستی بەداخەوە وەکو هەر سێکتەریشی هەر لایەنێکی دیکە ئەبینی پڕیەتیرەکەم و کوڕی بەتایبەت نەخۆشخانە حکوومیەکان هەر لە نەبوونی دکتۆری پسپۆر، هەر لە نەبوونی ئەجهیزە یا تێکچوونی ئەجهیزە یا نەبوونی دا و دەرمان ئەتوانین بڵێن نەخۆشخانە حکوومیەکان خەریکا بنە شوێنێک تەنها بۆ تەحویلدانی نەخۆش بۆ عیادەکان. ئەوەی کە گرنگی زیاتر پێدەین نەخۆشخانە ئەهلیەکانە زیاتر کە هەموو کەسێکیش توانای ئەوەی نییە کە با بڵێن بۆ نەخۆشی بچێتە نەخۆشخانە ئەهلیەکە. ئیدارەی سربەخۆی سۆران بە هەر چوار قەزاکەیەوە خاوەنی تەنیا یەک نەخۆشخانەی گشتیە. ئەم نەخۆشخانەیەش کەم و کورتی زۆری هەیە، بەشێک لە چارەسەر و نەشتەرگەریەکانی لێ ناکرێ و بەو هۆیەوە نەخۆش ڕەوانەی هەولێر دەکرێت. سەرەڕای ئەمەش نەخۆشخانەکە ماوەیەکی زۆرە ئامێری تیشتی MRI لە کار کەوتووە و چاک نەکراوەتەوە. MRI وەکو هەر جهازێکی ئەلکترۆنیە و جهازێکی گەورەیە، یعنی جار بەجار لە کار دەکەویتن و پرۆسەکەش یعنی سیانە دەکرێتن، سیانەکە دەنەکەش بیرەکیشی دەوێتن لەسەر خەت و ناوەشی شەڵە بەو نزیکانە چاک دەبیتەوە. هەموو شتێک دەکرێتن بەچەندێک شتانەژێ ئەبینیم احتیمالە عملیات پێرین فەوق الکوبرا ئەوانە نەخۆشی خۆمان مەجبورین ڕەوانەی هەولێرێ بکەین. نەکردیەوە لە نەبوونی چاودێری چر بە لەوە ئێستاوە چاودێری چرشمان کردیتەوە ئیشەڵ لەمە دووە نەشتەرگەری مشک و دەماڵش دەکرێتەوە ئیشەڵا لێرە. دوای 30 ساڵ حکومڕانی و بەهۆی بێپلانیەوە هێشتا هەرێمی کوردستان نەبووەتە خاوەن سیستەمێکی تەندروستی پێشکەوتوو. تا ئەو ڕادەی بەرپرسان و کاربەدەستانیش متمانەیان بە سیستەمی تەندروستی هەرێم نییە و بۆ چارەسەری خۆیان و خاو خێزانیان پەنا بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی وڵات دەبەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.